ڕۆلا شاری سلێمانی تەرمی شاعیر جەمال شارباژێڕی بە خاک دەستپێردرێت پامنەرمان ڕزگار جەبار زانیاریە گوازێتەوە. ڕزگار سڵاوت لەبێت بفەرموو زانیاریەکانمان بۆ بگوازەرەوە کەی تەرمی شاعیر جەمال شارباژێڕی بە خاک دەستپێردرێت مەراسیمەکە لەکوێیە؟ بەڵێ سڵاتان لێبێ هەڵبەت ئەو دیمەنە نایبینن دیمەنی ساتی بە خاک سواردنی جەمال ئەمین عارف ناسراو بە جەمال شارباژێڕیەکە بەرەبەیانی ئەمڕۆ لە ڕێگەی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانیەوە گەڕێنرایەوە سلێمانی. جەمال شارباژێڕی ئەدیب و شاعیرێکی دیاری کوردستان بووەکە لە دەیەم مانگە لە وڵاتی بەریتانیا کۆچی دوای کردووە. بەرەبەیانی ئەمڕۆ تەرمەکەی لەرە ڕسمێکی شایستە تایبەتدا لە فڕۆکەخانی نێودەوڵەتیەوە هێنرایە گۆڕەسانی گردی سەرین بەرگە سلێمانی ئێستا لەلایەن ژمارەیەکی بەرچاو لە بەرپرسانی باڵای حکومی و حزبی و هونەرمەندان و کەسوکار و خانەوادەکەی لە گۆڕەسانی گردی سەرین بە خاک ماوەسە جەمال شارباژێڕی ڕۆحی شاد بێ بەداخەوە ئەوەمان وتووە کەم داهێنەرەکانی ئێمە پیاوە باشەکانی ئێمە ئەوانەی کە ئەم ڕۆژەیان دروست کرد ئەبێمانە ڕۆحیان لە غەریبیە دانێن بەداخەوە کە ئێستا ئەوانەی ئێرەیان پێ شایستەنیە ئەوانە لێرە ئەمر بە شایستەیە مرن، بەڵام ئەوانەی کە شەهیدیان ناو هەوڵیان ناو تێکۆشانیان کرد سە لە غەریبیە سەرێنێنەوە. گونا ئەوەنە نابێت یا جوان نییەوە. با ئێمە بزانین ئەم کوردستانە هی کوێیە، کوردستانی کوێیە؟ ئایا هی ئەوانەیە کە خەباتیان بۆ کرد تێکۆشانیان بۆ ئیبداعیان بۆ کرد، شعریان بۆ وت، گۆرانیان بۆ وت، هونەریان پێشکەش کرد، یا بۆ ئەوانەی ترەکە دیژگان وەستانەوە؟ با لەوە تێبگەین، با لەوە تێبگەین. زۆر زۆر ڕۆحی شاد خوا لێ خۆش بێت. مامۆستا جەمال مامۆستایەکی جوانی گەورەی شاعیرێکی گەورە بوو، بۆ میلەت هەوڵیدا، بۆ کورد هەوڵیدا، بۆ کەسی کە نەیکرد، بۆ کوردستان کردی، بۆ هەر چوار پارچەی کوردستان هەوڵیە تێکۆشانیە هەموو جانی بەخت کردەوە بە شعری جوان بە شتی جوان. یعنی ناتوانینەوە زیاتر قسە بکەین، داوای لێبوردنەکەم یاخوا ڕۆحی شاد بێت. زۆر سوپاس. وفيها نعيدكم للدود والتراب ونستودعك الله ونستودعك الله ونستودعك الله. اللهم يا أنيس كل وحيد ويا حاضرا ليس يغيب، آنس وحدتنا ووحدته، وارحم غربتنا وغربته، ولقن حجتنا وحجته، ولا تفتنا بعده، واغفر لنا وله يا الله. اللهم لا تحرمنا أجره ولا تفتنا بعده، واغفر لنا وله يا الله. اللهم اغفر له وارحمه وعافه واعف عنه وأكرم نزله ووسع مدخله واغسله بالماء والثلج والبرد ونقه من جميع الخطايا كما ينقى الثوب الأبيض من الدنس، ببركة القرآن العظيم وبحرمة هذا اليوم المبارك المعزز المشرف الكريم وبسر سورة الطيبة المباركة الفاتحة. ئیداری پارێزگاکە چەند خولێکێک دیمەنەکانە گوازینەوە. إنا لله وإنا إليه راجعون. داواکارین لەخوای جەل وعەلا إن شاء الله خوای تعالى تسلى جليهم ولا بام راسمي برسكي ساعات يك بدوا ولا مزقوتي أحمد حاجي علي جنان وبياوان بريس كاك جلالي بناي باب فرمي. ئەمڕۆ کەڵەمێشی ماندوو ماڵئاوایی لە چوار پارچەی ڕوحی ئەکا و ملوانکەیەک هەزار دەنگکەی هەڵئەوەرێ، خۆی تێکەڵی زێدی خۆی و گەردی ناو خاک و خۆڵەکە، بێدەنگ هەر وەک سروشتی خۆی، بڵند هەر وەک سەری بەرزی، بە تەنهانی و بە تەنهایی هەڵ ئەفرێت و خۆی تێکەڵاوی هەورەکە.